پێبسیرە کابرا سەری بە فەرد خۆیانەیەوە مامۆستایە دوایەکەوێت تەڵقینیە. تەڵقینی چی مامۆستا؟ ئەو لەسەر قەبرانەکەشی بە گۆرانی بەڕێیەکرد. تەڵقینی چی؟ شەرم ناکەیت؟ جارێکیان مامۆستایە بۆی ژەڕامەوە وتی لە شوێنێکا مزگەوتێکمان کرد، لە شوێنێکا بە حساب ئەم شوێنە تازان و مسەقەفانە، وتی کە مزگەوتەکە ئەکرا، وتی پیاوێک هاو کۆمەڵێک کوڕی لەگەڵا بوو، وتی نابێ و مزگەوتە بکرێتەوە. وتمان بۆ تۆڵایەوە بانگی بەیانیێنی نوێخەوەکەمان لێ تێکێن. وتم وەڵڵاهی بێ بکرێتەوە. وتی آخر نایاڵین مەزبەتەی لێ یەکەین و واکەین. وتم ئەمە شوێنی مزگەوتە و ئەیکەین و غەصبەن عەلەیکم. وتی وەڵا مزگەوتمان کردەوە، ئیفتاحمان کرد. وتی پاش ماوەیە کابرا وەفاتی کرد. چینجا کوڕەکانیان بە گریان و بە فەیغان و یان بەسەر شانە بۆ مزگەوت. قەسەم بەخوا نەهێنە ژوورەوە، قەسەم بەخوا نوێژی لەسەر ناکەی لە مزگەوتەیە، قەسەم بەخوا ناشۆرێ لە مزگەوتەیە. پێبسیرە کابرا سەری بە فەرزی خۆیانەیەوە مامۆستایە دوایەکەوێت تەڵقینیە. تەڵقینی چی مامۆستا؟ ئەو لەسەر قەبرانەکەشی بە گۆرانی بەڕێیەکرد. تەڵقینی چی؟ شەرم ناکەیت؟ عەیب ناکەیت؟ ئەوەی ئەهلی نوێژ و ئەهلی مزگەوت نەبوو با ئەهلتان نەبێ، نزیکتان نەبێ، ئەوەی ماڵی خوای نەناسی با ماڵتان نەناسێ. ئەمە ماڵی خوایە، چەند گەورەیە، چەند عەزیمە، چەند خۆشە. کێ لێرە خۆی بە میوان نەزانێ؟ ئەدی با بزان کێ لێرە هەستەکە میوان و ماڵی خۆی نییە؟ هەمووی بە ماڵی خۆی ئەزانێ. 10 جاریەت 5 جار لە ڕۆژێکا خۆی پیاکە هەز ناکە بڵێ کاکە حەیام چۆمە خۆم هاتم و چووم هەر ڕۆژێ نا، کەس هەست بە خێریبی ناکا لە مزگەوتە. بۆ چکە ماڵی خالقەکەیەتی، ماڵی پەروەردگارەکەیەتی. دی قڕ بەسەر ئەو شوێنەی کە ماڵی خوای تیانە بێ، ماڵی پەروەردگاری تیانە بێ. تۆ کە شتێکە لێ قەومێ ئەچی بۆ چێ چی بۆ ماڵی کەسێک ئەڵی کاکە خۆم خستە ماڵەکەتەوە، ئێسێ ماتوین بەم شەوە ئیشمان چییە، کارمان چییە؟ هەموومان چاومان خەوی لێ تۆراوە، ماڵی خۆمان بەجێ هێشتواتوێنتە ماڵی خوا. ئەگەر بەهاتیتایە بۆ واستەیەک، بۆ خوێنێک، بۆ تەکلیفێ بۆ ماڵی من، قەسەم بەخوا بۆ مەکردیت. تۆ زانی بۆ ماڵی چێ هاتوویت؟ ئەزانی سەرە کردۆ بە ماڵی چێیە؟ بۆ هێبا هەر یەکەمان وا سەیری ماڵەکانی خوا بکە، وا سەیری نوێژەکان بکە.